پیرۆزبایەکی گەرم ئاڕاستەی برای خۆشەویستم کاکە ئامانجیاخی گۆرانیبێژی خۆشەویستی شاری هەولێر بە بۆنەی ساڵیادی لەدایکبوونیەوە ئینشەڵا تەمەندرێژ بی ئەو ئاواتەی ناکتوێتە دی لەم ساڵ و ساڵانی داهاتوو بێتە دی بۆ جەناب و بۆ کەسەی توێ خۆش بێ چاو ماجەکەم و تەمەندرێژ بووی لە شتاق بوو ئەو ساڵادە و دووبارە پیرۆزبێ کاکە ئامانجیاخی بەڕێز یادی کاکە ئامانجیاخی پیرۆزبایی لێ دەکەم هونەرمە سەلاحازی ئەگە کاکە مەمەتێک لە خزمەتی دامە پیرۆزبایی لێ دەکەم لێگەڕێ یەگەر وایە دوو دەدانی تەڵایە پیرۆز بێ ئامانجیاخی حاجیت دە خزمەتدایە خوایە تەمەندرێژ بێ وەکو چیای سەفین وایە ڕۆژی لە دایک بوون تا مامۆستالت پیرۆز بێ داواکارم لە خودای خوایە تەمانی درێژ بێ هەردەم دەپاڕێمەوە هەموو ڕۆژی خۆشی بێ لە دایک بوونت پیرۆز یاخوا تەمانە درێژ بێ من هەڵم نامە منووسی بە قەلەم تاو ڕۆژی ئەمرم ئەسیرم کرا و دڵم ئەسیرم کرا و دڵم ئای ڕێعان و جیای کەنداڵی هی من وای بە ئەڵاڵی خونچەی بە بەهای شەماڵی بەدکاران کوڕیان مرێ زمانیان گەڕ هێبە لاڵی دێڵێم بۆ ئامانجیاخی پایەدار بێنە ناڵی ئەوڕۆ عیدی میلادیەتی و عومری بستە سەد ساڵی عومری بستە سەد ساڵی بکەم بەس عاشقی کاری دڵداری وایە کشقەوەل بە کوڕادا یەکسەر دێتە دەرگایە ڕۆژی لە دایک بوونت دەک پیرۆز بێ خودایە ڕۆژی لە دایک بوونی وەڵڵا ئەو مامۆسایە یادی ئامانجیاخیە بەرزەوەک ئەو قەڵایە ڕەبی ئەوانە شوێر بێ کە چاوی پێدەڵنایە هەزار سڵاوت لێ بێ و بە دووربی لە بەڵایە یادی مامۆسا ئامانجیاخی ساڵ ڕۆژی لە دایکبوونی پیرۆز بێ و تەمەندرێژ بوو پڕ خێر و بەرەکەت بێت لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ هونەرمەندی گەورەی خۆشەویست کاکە ئامانجیاخی ڕۆژی لە دایکبوونیەتی ئینشەڵڵا 1000 ساڵ تەمەنی بێت ئەو بەندەش پێشکەشە بۆ چەند پندێکی جوانەیە ڕەنگە بۆ ژیان زەرور بێ پیاوە بێ لە سەر وەعد و وەفا و پەیمانی سوور بێ لە ئینسانیەت دەرەچێ ئینسان خاوەن غرور بێ خدا لوتی دەشکێنێ ئینسان بەد تەکەبور بێ تاکێ پێڵاو نایەنێ بە قەدریا مەشهور بێ بە یادی ئامانجیاخی 1000 سڵاوی لێبێ ڕۆژی لە دایک بوون دە 1000 ساڵ تەمەنت بێ 1000 ساڵ تەمەنت بێ پیرۆزە لە دایک بوونی تۆیە پیرۆزە ئیمڕە ساڵیادی تۆیە بۆ سەی ئامانجیاخی هەمووی بەخۆشی تۆیە هەمووی بەخۆشی تۆیە کاک ئامانج نازانم چیش نەشایەنی تۆیە مام سەید نازانم چیش نەشایەنی تۆیە تەنها دڵێکمان هەیە دڵنی ئابە بۆ تۆیە دڵنی ئابە بۆ تۆیە بەخۆشی مامە سەید کەس نەکار ڕۆیە کەس نەکار ڕۆیە مام سەید یاخیە هەمووی بەخواسی تۆیە مام سەید یاخیە هەمووی بەخواسی تۆیە لە چوارپارچەی کوردستان سەیدە بۆ خۆی هەڵۆیە سەیدە بۆ خۆی هەڵۆیە پیرۆزبایی وەکوارە شاروانی پیرۆزبایی لە هونەرمەندی خۆشەویست کاکسێ ئامانجی خۆشەویستەکەم سەرکەوتوی بە ئیشەڵڵا منیش لە شاری کەرکووکەوە هەروەکو هەموو هونەرمەندێ پیرۆزبایشی گەرم و گوڕ بە برای خۆشەویستم کاکە ئامانجیاخی وا دیارە ساڵیادێتی هەموو ساڵێکت هەر لە خۆشی بێ هونەرمەندی شاری هەولێر هونەرمەندی شاری قەڵاو منارە منیش بە ناوی خۆمەوە پیرۆزبایی لەکەم هەموو ساڵێکت هەر لە خۆشی بێ لە کەرکووکەوە بە ناوی عامر چاوشینەوە پیرۆزبایشی گەرم ئاڕاستەی هونەرمەندی خۆشەویست کاکە ئامانجیاخی خۆشەویست ماشەڵڵا جوان و خانم و خاتوونی ئەگەر ڕۆژێنت بینم دەکەوم بە مەعزوونی وتیان چۆتە سەرکانی دەبێ هەڵبگرم شوونی بۆ نازانم چی هەیە لای دڵ و لە دەرونی یادی مامۆستایاخی مامۆستا و ئازموونی بەدڵ لێ پیرۆز دەکەم ڕۆژی لە دایک بوونی ڕۆژی لە دایک بوونی سڵاو لە مامۆستا ئامانج هەموو ژیانت گوڵ ڕێژ بێت ڕۆژی لە دایک بوون تا یاخوا تەمەند درێژ بێت
لێرەوە سڵاوڕێزێکی تایبەت تا شاری قەڵامنارە بۆ هونەرمەندی خۆشەویست کاک ئامانجاخی کە ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونێتی هیوای بەختەوەری بۆ ئەخوازم و تەمەند درێژ بێ ئینشاءالله وەکو بڕێرگەلانی خۆشەویستی منە کاک ئامانج هیوای ساغ و سەلامەتی بۆ خوازم سڵاو ڕێزمێ بۆ هەوادارەکانی بۆ ستافی موزیکی ئێمەش بە ناوی ستافی خۆمانەوە بە ناوی کاک ئارام گەرمیانیەوە هیوای تەمەند درێژی بۆ خوازین و هەر ساغ و سەلامەت بێ ئینشاءالله خۆشەویستی هەمومانە کاک ئامانج سڵاو ڕێزمانێ بووی شوري دليروني دروي وقفلوني حريفي دوستي كوني كراسي قولي ماروني او كاتا سرمزبم ما قربين بالليتوني اشقو هويني توما قند بينم بموني يا دي امانج يا اخي يا دوستي قديم وكوني او روسا روجي او روجي لدايق بوني او روسا روجي او روجي لدايق بوني هاي قولي سر طوبي زوي ما علي باب من الزيرة هرد الله خاسك كوا نشتولني وجزيرة دروا خوي دلني جيني هرد لك سوى الزيرة من القيامة تجبم او تجوان من البيرة يا ديامات يا اخيا هنرمند شاعرة امرو صليادي اوى هنرمند خبيرة هيوا دارم دو خوش بي لا صولة أخيرة لا صولة أخيرة هاي صور مكريا عضل داري لقد جواني نشميلة كابهارن داديتني كيش مكتبيان تحتيلة جوانم بين بصرة لقد جواني ورديلة نابيري بيتا داري درقا إلى سركليلة فرميسكم دها تخوار تدقدر روبارينيلة وبعد كاكا ما جا خير الصلام بوي أمر صالحاتي وادارم تمنيشي پڕ لە خۆشی و شادمانی و کامەرانی و تەمەنێکی درێژ بەلەشێکی ساغەوە هیوای لێر ڕابە پێویستی دەزانم ئەم ساڵیادە پیرۆستکەم لە هونەرمەندی خۆشەویست کاکە ئامانجاخی هەموو ساڵێ بەخۆشی بێ لەگەڵ دۆست و هەوادارەکانی سڵاوی تایبەتی بۆ دەنێرم تەمەند درێژ بێ ئیشەڵڵا خۆی و خۆشەویستەکانی بۆ برای خۆشەویستیشم کاکە هەڵمەدمەندێک چاویان ناز دەکەم لە خۆشی دابن ئیشەڵڵا عمركم وتساوكم جود من ببراكم بابا كردي عاليكم صاليادي ئامانجاخی پیرۆز بائی لێ دەکەم ساڵیادی ئامانجاخی پیرۆز بائی لێ دەکەم شەربێ بچمەکن یاخی هەردوو چاوی ماز بکەم پڕ بەدڵ من پێی دەڵێم پیرۆز بایت لێ دەکەم ساڵیادی ئامانجاخی پیرۆز بایت لێ دەکەم ئەمڕۆ ساڵیادی لەدایکبوونی هونەرمەندی خۆشەویست کاکە ئامانجاخیە هاوڕێ و هاوپیشەکەم ئەی ماچی یارم بەتامە وەک هەناری مێخۆشی ماچی یارم بەتامە وەک هەناری مێخۆشی بەڵام حەیف و مخابن بەس شەڕم پێدەفرۆشی ساڵیادی مام سەیدا بیبینم بە دڵخۆشی ساڵیادی ئامانجاخیا نەیبینم بە ڕەشپۆشی دەردی زیادە سحەت دەڵێ هەموو ساڵێ بەخۆشی دەردی زیادە سحەت دەڵێ هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ بەخۆشی ئەزیزم هەموو ساڵێ بەخۆشی لێرەوەش ڕێسڵاو مێلوبرای زۆزە خۆشەویستم هونەرمەندی شاری هەولێر کاکە ئامانجاخی ئینشاڵڵا تەمەند درێژ دەبێت هەلۆمان ببین تەمەنی بەقەدەر 1000 ساڵ لەبەر ڕۆژ لەدایک بوونت پیرۆز چاوەکانم باز دەکەم ئەو کورتە گۆرانش پێشکەشەوە هەرەوەی دڵم بۆ تۆ شەیدایە بۆ جوانی تۆ لێدرایە تۆشی هێندە نازداری خوایە و بەشەی پێدایە بەیادی ئامانجاخی خۆش بووە لێرم وایە ڕۆژی لەدایک بوونت لێ پیرۆز بێ خودایە یا ڕەبی تەمەند درێژ بێ من بۆی دەکەم دوحایە تەمەنی ئەو درێژ بێ ئەوم داوا لە خوایە لە ڕۆژ لەدایکبوونی هونەرمەندی خۆشەویست کاکە ئامانجاخی لێرەوە ڕێوسڵام بۆ هونەرمەندە خۆشەویستە هیوادارم هەموو ساڵێکی خۆشی بێویست کاتێک ناخۆشی نەیەتە ڕێ ئەو گۆرانیش پێشکەشە بە کاکە ئامانجاخی کە دڵ هەمیشە وێڵ بێ هەر بە دوایە و حەزەیدا دەبێ هەردەم بناڵێ لە دەرسیە و خەمەیدا سەرێک لە سەوار و کاولکاریە و دڵەیدا چاوەڕێ بێ کە حاکم کەوا حکمی عەشقیدا بۆچی خۆی لە عەزابی سەختیە و جەمەهالەیدا تەنافی بخاتە گەردن پەتی لە سێدارەیدا
پیرۆزبایی لێ دەکەم گەر بووە لەو ڕۆژەیدا عمری ببێتە 100 ساڵ لە هونەری کوردیدا خوا تەمەن درێژی کاو دەست بگرێ بە باڵایدا خوا تەمەن درێژی کاو دەست بگرێ بە باڵایدا. پیرۆزە ڕۆژی لەدایکبوونی هونەرمەندی خۆشەویست کاکە ئامانزیاخی ئەو بەندە پێشکەشە بە جەنابی ئینشاڵڵا خوای گەورە عمری نوعی دابێ سەرکەوتوو بێ لە ژیانی. شێت خۆش دەوێ عەزیزم لە نێو دڵ و دەرونێت وەرە بۆم بتەژێنە سەر چاکەمە مەمنونێت سرای ئومێدی من بیدەمە سەر چاوەی ڕوونێت تۆ لەیلی دەوای دەردەم زێنە بێ وەک تۆ دەکەی وانە بێ سەروەت و ماڵ و ژیانم بە قوربانی ئاخی بێ ساڵیادی ئاخی ئەو ڕۆژەی لێ پیرۆز بێ ساڵیادی ئامانزیاخی ئەو ڕۆژەی لێ پیرۆز بێ بەدایما دوعا دەکەم هەموو ساڵی ئەوڕۆ بێ هەموو ساڵی ئەوڕۆ بێ پڕ بەدڵ خۆشم دەوێ سڵاوی من لەوی بێ دووبارەی دەکەمەوە هەموو ڕۆژی ئەوها بێ هەموو ڕۆژی خۆشی بێ. پیرۆزبایی خۆم لە برای بەڕێزم کاک ئامانزیاخی دەکەم بە بۆنەی ساڕۆژی لەدایکبوونی هیوادارم لەسەر کەند و کۆسپەکانی ژیانی دازاڵبی و هەر تەمەن درێژ و لەش ساغبی. ئەو کۆک لە گۆرانیە پێشکەشە بە زەناوی. پیرۆز بێ پیرۆز بێ ئەمڕۆوە هەنجی تۆیە پیرۆز بێ پیرۆز بێ ئەمڕۆوە هەنجی تۆیە پیرۆزبایی تێبێ ڕۆژێکی پڕ شکۆیە ڕۆژێکی پڕ شکۆیە پیرۆزبایی تێبێ ڕۆژێکی پڕ شکۆیە ڕۆژێکی پڕ شکۆیە. چە گوڵێکی سیسم سرم لەبەر خۆم نایە بەڵام ئێستاش خەیاڵت لە تەختی خەون مایە دڵم دانە نەمزانی گرانە ئەو بەهایە یەک بە یەک نامەکانتم وەک یادگاری لەلایە خەونی شەو نمیژینم پاییزی بێگەڵایە هەر کەسێک تۆ بناسی دێتە سەرم بڕوایە لە ئامێزی شەوانم ڕووی شیحرم لەگەڵتایە بە زۆر جاری شەوانم خۆری لەسەر هەڵنایە سڵاو لە ئامانزیاخی سڵاو لەو مامۆستایە هەموو دنیا دەزانێ لەگەڵ ژیار برایە ساڵیاد و ڕۆژی ئەوان لێ پیرۆز بێ خودایە یادی لەدایک بوونتە بەزن و شایە و هەرایە سڵاو لە ئامانزیاخی سڵاو لەو مامۆستایە. سڵاو و ڕێزمێ بوو هونەرمەند خۆشەویست کاکە ئامانزیاخی ئەمڕۆ ساڵیادێتی تەمەن درێژ بێ دڵی ئارام گەرمانیە پارچە گۆرانیە پێشکەش بێ هیوادارم بە دڵی بێ. ئەم شەومان شەرمەزارە بۆیە دەرناکەوتووە چونکە لەم ڕێکەوتەیە گوڵێ لەدایک بووە چونکە لەم ڕێکەوتەیە ئامانج لەدایک بووە هیوادارم بە دڵی بێ. حاڵم بۆی پەرێشانە دەناڵم لە دووریە و ناڵانم گشتەوانە هەمووی لە دووری تۆیە با دڵم پەرێشانە زارێک بۆم وەرە جوانێ دڵ حەزی لە جێژوانە ئەوڕۆوە 1970 بادەی لە مێستاکانە ڕۆژی لەدایک بوونی مامۆستای هونەرمەندانە کاکە ئامانزیاخی سەرکردەی هەمومانە ڕۆژی لەدایک بوونت پیرۆز بێتن لێ گیانە ئیشاڵڵا تەمەن زێژبی لەو زروف و زەمانە حملت 1000 ساڵ بێتن سەر فرازبی لەو ژیانە ئەمن زۆرم خۆش دەوێ و سۆمایە بەو چاوانە وەڵا لە شاری هەولێرم مامۆستای گەلە چیانە مامۆستای هەموویانات. کوردستانی ئێمە خۆری ئازادی هەڵات کوڕێ کاتە دونیایە زۆر ماندووە باوڵات شعرەکانی دەدوێ پێناسێ بۆ گشتکات تا ئێستا تێکۆشرە لە هونەرەی تیغەبات بەو چەندێ ڕەناکرێ من هەر بیکەم تعریفات ساڵیادی لەدایک بوون ساڵیادی لەدایک بوون هیسەی دامان زینجیبات بەشدار زەف ناوی دێنێ خودا بیدایدایات تەمەنی پڕخێر ببێت لە ئازار دەرد و ئافات ڕۆژی لەدایک بوونی بەشدار لێی پیرۆز دەکات ڕۆژی لەدایک بوونی بەشدار لێی پیرۆز دەکات تەمەنت پڕخێر بێ برای گەورەم. سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ مامەستەی خۆشەویست کاکە ئامانزیاخی دڵی ئێمە ئەوڕۆ ساڵیادی ئێوە بوو هیوای هەر تەمەن درێژ و
کامەران بێ بەختەوەر بێ هەر بمێنێ بۆ ئێمە. هەی یارەکەم شازادەیە زۆر جوانە تو چوونی منی کرد بە دێوانە بە باڵای وەک ستونی گەریاروادەم پێ بدە دەچمە لای بە مەمنونی بەڵام یارەکەم وایە زوو دەگۆڕێ قانونی بۆ خۆی دڵخۆش و بێغەم منیش وام لازەبوونی بۆ خۆی دڵخۆش و بێغەم منیش وام لازەبوونی ئەوەشم بۆ ئامانجا تێو دەگەینم بەڕوونی بەیادی ئامانجیاخی تێو دەگەینم بەڕوونی ئەگەر هەر کەسێ وتی نەرمەندێ سەرکەوتونی لە لای سوورە مەحرومی دیارە شکلی مەیمونی هەزار جاران پیرۆز بێ ڕۆژی لە دایک بوونی. لێرەوە ڕێز و سڵاو و خۆشەویستیمەیە بۆ مامەستای بەڕێز خۆشەویست مامەستا ئامانجیاخی کە ئەمڕۆ ساڵیادێتی هیوادارم تەمەند درێژ بێ ئینشاڵڵا داوا لە خوای گەورە دەکەم تەمەنی پڕخێر و بەرەکەت بێ ئینشاڵڵا خۆشەویستە بۆ ئێمە و بۆ هەوادارەکانیشی چاوی مازەکەم سڵاو ڕێزمانەیە دووبارە خۆشە خۆشەویستی دڵی من نەرە تۆی لە لەم ئازیز بەخەت خۆمم خۆش دەوێ گیانەواز ناینم هەرگیز داوا دەکەم بۆ من بیداوا لە خودای حەزیز بە باڵاتدا دێمە خوار شەحراندا دەنیام بەڕیز گیانە من تۆ خۆش دەوێ بە پاکانە بەتەمیز بە زوانی خۆت مەنازە تۆ بە سەرمانەی کەیفیز نەکەی ڕۆژی جێمبیێڵی تۆ لێم بکەی خوافیز نەکەی ڕۆژی جێمبیێڵی تۆ لێم بکەی خوافیز عید میلادی ئامانجە خۆشەویستی لەم ئازیز لە پیاوەتی دەرناچم لە بیری ناکەم هەرگیز هونەرمەندی سادەیە و قەد لە لایوی نییە فیز هونەرمەندی سادەیە و قەد لە لایوی نییە فیز. ئەی یارم نامەی بۆم نووسی دڵداری ئاوها دەبێت یارم یامەی بۆم نووسی دڵداری ئاوها دەبێت یادی ئامانجیاخیە ئەو سڵاوەش لە تۆ بێت ئەمڕۆ ساڵ یادی تۆیە ئەو ڕۆژەت لێ پیرۆز بێت ئەمڕۆ ساڵ یادی تۆیە ئەم ڕۆژەت لێ پیرۆز بێت پڕ بەدڵ پیرۆزبایی لێ دەکەم ئیشاڵڵا هەر تەمەند درێژی کاکە ئامانج چاوت ماز دەکەم. شێت و دێوانەی کردم یارم ناوی فەیرۆزە بەڵام ماوەی سێ ڕۆژە پەیوەندیمان ئاڵۆزە هەردەم پێم دەڵێت تنجاک بەخۆی وەک خات و ڕۆزە مام سەیدم خۆش دەوێ بۆ ئەم خەڵکە دڵسۆزە ڕۆژی لەدایک بوونی هەزار جار لەی پیرۆزە ڕۆژی لەدایک بوونی هەزار جار لەی پیرۆزە لای خەڵک خۆشەویستە و لە لای منیش بەڕێزە یاخوا تەمەند درێژ بێ لە لای من زۆر بەڕێزە. وەسپی و نەرمەندێ کە وەسپی تەواو نابێ دەکەم وەسپی و نەرمەندێ کە وەسپی تەواو نابێ ئەویش ئامانجیاخیە هەزار سڵاوی لێبێ بەقەر خۆمم خۆشەوێ هەگڕەبی پایەداری بێ لێرەوە هەتا هەولێر هەزار سڵاوی لێبێ ڕۆژی لەدایک بوونتە ئەگەڕەبی پیرۆزی بێ لە خوای گەورەم دەوایە کە عومری نوحی هەبێ لە خوای گەورەم دەوایە کە عومری نوحی هەبێ.